ماوەی 4 ڕۆژ لێرە لەگەڵ ئەم ماڵە فلیپینیە مامەوە. ئەم ماڵە فلیپینە لێرە لە معمەلێکی چینی ئیشەکەن. ماڵێکی تا بڵێ ڕێک پێکەن. ژوورەکەشیان زۆر جوانە کە بۆ ئەنجامیکردن ژوورێ بەتەنیا. منزەری زۆر جوانە. Abby, I'm leaving now. I'll go to Cape Town, okay? And High five. where are you going? Later we'll go to Bloemfontein and Maputo. Maputo. Yeah, Maputo also, okay? Okay, say goodbye. Bye-bye. Say bye. Bye. Mama! Like this. Yeah, exactly. Benton, one more time. Benton, bye. Alex, goodbye. Bye-bye. ئەمەش پردینێوان هەردوو وڵاتی لێسۆتۆ و ئەفریقای باشوورە بە پێی بڕین بەڕێیەکەین دووبارە بەرەو ئەفریقای باشوور. سەرەکەی زۆر دوور درێژە. ئەوەش مۆری دەرچوون و داخۆبوون. ئێستش بێ بچم پاسێ بگرم بەرەو شارێکی تر لەو شارەی تریشەوە هەم دیس پاسێکی تر خوا بکات دنیا تاریک نەبێ چونکە کە دنیا تاریکە بێ ئەرە زۆر خەتەرە. هاتم لیتی پاس ببڕە. ئەمەش بازاڕی سەر حدود ئەو پەتاتەی سوورە کراوە. وڵاتی 55مان بەجێ هێشت و گەڕاینەوە وڵاتی 54. ئەوەش پاسەکەمان. ئێستا سەعات 6 ئێوارەیە لێرە لەسەر حدودی مەسێرۆ ئەفریقای باشوور بەڕێەکەین بەرەو بلوفۆنتین. ساعات و نیوە چاڕێمان کرد تا پاسەکە فول بوو اینجا دەرچوین. شۆفێرەکە ئینگلیزی نەئەزانی بۆیە بە هەزار فەرتەنە تا تێمگانووە لە نزیک گەراجی پاسی دۆمەوە دامبەزێنێ. ئەوە ئێستا سەعات 8 و نیوە گەشتمە شاری بلوفۆنتین. ئەوە شوێنی پاسی دووهەمم نیو سەعات بە پێ دوورە لێرەوە. وتم با بە پێ بیان بەس فاڕەحم بکە ڕێم پێ نەگرن و شتەکانم لێن ئەسەنن. جادەکانیان چۆڵە هۆڵە زۆر خەتەرە. فلیمێکی ئەمریکی هەبوو ئەوەی کە بۆ مای 24 سەعات هەچ کەسێ هاتاتە سەر جادە خوێنی خۆی لەسەر خۆی بوو. ئیستەش ئەم شارە لەواجە کەسی پێوە نییە بەرجارجار سارە یعنی یەکێکی پیاتی باپەڕێت نا زۆر ترسناکە. چاری کیلۆمەترێکم ماوە. باش بۆ بە سەلامەتی گەیشتمە KFC ئێستا تۆزە خواردن بە سەفەریە بم ڕاکەم بۆ پاسەکە. ئەوە خواردنم کڕی بە سەفەری ئەستاچم بۆ شوێنی پاسەکە ئەگەر فیا بکەم. باش بوو پاسەکەم دۆزیە و هێشتام چمە ژوورەوە لە بەرەوەی دواکەوتە بووم. باشترین و خۆشترین شوێنم بەرکەوت وایە پێشەوەی قاتی سەرەوە. ئێستاش سەعات 9:04 لێرە دەرچوون جارێ 11 ساعات وانماوە. 11 ساعتی چی؟ 13 ساعات.
ڕێگەکەی زۆر دوور درێژ بوو بە هیچ شێوەیە تاو نابوو. جانتاکەم لە سنووقی پاسەکە بوو، تەنیا ئەم چاکەدەم لە ناو پاسەکە پێ بوو، دەمێ لە خۆڵمە کرد، دەمێکیش لە قاچمە کرد، جارجارش پەردەی پاسەکەم بەەوە خۆم داپۆشی. ناو پاسەکە زۆر ساردە، تەبری گەلمان کردووە بەم زستانە، بۆ نەکبێتیم بیشی جلێکم پێ نییە پێچکەم چاکەتە. شۆرتێک لە بەلایەکەڵ تیشێرتێک زۆر ساردە، ئەوەندە ساردە لە تاوە قاتم کردە بە قۆڵی چاکەکەمە، زۆر ساردە. You walked into the room and now my heart's been stolen. دوای 14 ساعت گەیشتم. دوای 16 ساعت و 2 پاس گۆڕین گەیشتمە شاری کەیپ تاون. وەک وا بێ لە سلێمانی و بەرەو عەمان ڕۆشت بێتم.